لە ماوەی ڕابردوودا سوپای قاوارەی زایۆنی هێرش و بردومانی بۆ سەر سووریا چڕ کردوتەوە بنکەکانی سەر بە حیزبوڵای لوبنان و گروپە چەکدارەکانی لایەنگری ئێرانی کردوتە ئامانج. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە سەرەتای ساڵی 2023ەوە 74 بردومانی تۆمار کردووە کە لەو ماوەیەدا قاوارەی زایۆنی بۆ سەرخاکی سووریا ئەنجامی داوە. هێرشەکان 49 ئاسمانی و 25 زەمینی بوون. ئەم هێرشانە بوونەتە هۆی پێکانی نزیکەی 145 ئامانجی بنکە و بارەگا و ئۆتۆمبیل و کۆگای چەک و تەقەمەنی. لە هێرشەکاندا 120 کەسی سەربازی کوژراون، 136 دیکەش بریندار بوون کە کوژراوەکان بریتی بوون لە چل ئەندامی هێزی ڕژێمی سووریا کە ئەفسەریشیان تێدایە، 37 لە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران سووری، 7 ئەندامی سوپای پاسدارانی ئێران کە یەکێکیان ڕاوێژکارێکی باڵایە، 8 لە میلیشیاکانی سەر بە ئێران لە ڕەگەزنامەی سووری، 24 ئەندامی حیزبوڵای لوبنانی، 2 ئەندامی جیهادی ئیسلامی فەڵەستین، 2 کەسی نەناسراو، هەروەها ژنێک و 3 پیاوی مەدەنی گیانیان لەدەستداوە. ئەو شوێنانەش کە بە ئامانج گیراون بەم جۆرە دابەش بوون: 30 بۆردمان بۆ سەر دیمەشق و لادەکانی، 18 بۆ سەر قونەیتەرە، 2 بۆ سەر حەما، 3 بۆ سەر تەرتوس، 8 بۆ حەڵەب، 5 بۆ سەر سوەیدا، 13 بۆ سەر دەرعا، 4 بۆ سەر حومس و 2 هێرشیش کراونەتە سەر دێرە زور. لە دوای جەنگی قەوارەی زایۆنی بۆ سەر غەزە پەرەسەندنەکان لە سووریا ڕووی لە هەڵکشان کردووە. بە پێڕوانگەی سووری، ئیسرائیل لە دوای شەڕی سەرغەزەوە 40 جار خاکی سووریای کردوتە ئامانج، 14 هێرش بە موشک و 25 هێرشی ئاسمانی، هێرشێکیش ڕوون نییە زەمینی بووە یان ئاسمانی. لە ئەنجامی هێرشەکانی قەوارەی زایۆنی لە دوای جەنگی غەزە 41 هێزی سەربازی و 2 هاوڵاتی مەدەنی کوژراون. کوژراوانی سەربازی بریتین لە 14 ئەندامی سوپای ڕژێم، 18 ئەندامی حیزبوڵای لوبنان، 2 لە ڕەگەزنامەی سووری نزیک لە ئێران، هەروەها 3 ئەندامی سوپای پاسدارانی ئێران فەرماندەیەکی پلەباڵای تێدایە. لە بەرامبەردا حیزبوڵا و ئەو گروپانەی لەگەڵ حیزبوڵای لوبنانن 19 جار بەرزایەکانی جۆلانی داگیرکراوی سووریایان بە موشک کە لە نێوخاکی سووریاوە هەڵدرابوو بۆردمان کردووە. گروپە چەکدارەکانیش لە 7 ئۆکتۆبەرەوە ژمارەی گەرشیان بە فڕۆکەی بێفڕۆکەوان و موشک کردوتە سەر بنکەکانی ئەمریکا لە سووریا، بۆ هۆیەوە 2 سەربازی ئەمریکا بریندار بوون. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت لە 19 ئۆکتۆبەرەوە بنکە ئەمریکەکان لە نێوخاکی سووریادا ڕوبەڕووی زیاد لە 64 هێرشی چەکدارانی سەر بە ئێران بوونەتەوە کە بەم شێوەیە دابەش کراون. 14 بۆ سەر بنکەی کێڵگەی نەوتی عومەر، 12 بۆ سەر بنکەی شەدادی لە لادەکانی حەسەکە، 14 بۆ سەر بنکەی کێڵگەی غازی کۆنیکۆ، 11 بۆ سەر بنکەی خەرابگیر لە ڕۆمێلا، 8 بۆ سەر بنکەی تەنەف، 2 بۆ سەر بنکەی تەلبەیدەر لە لادەکانی حەسەکە، 2 بۆ سەر بنکەی ئەمریکی لە ڕووباربا لە لادەکانی شاری مالکیە، 1 هێرشیش بۆ سەر بنکەی قەسرەک لە لادەکانی حەسەکە. لە لایەکی دیکەوە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا 10 هێرشی ئاسمانیان کردوتە سەر ژمارەیەک شوێن و ئۆتۆمۆبیلی چەکدارانی سەر بە ئێران لە دێرە زور. لە ئەنجامدا 27 ئەندامی ئەو هێزانە کوژراون لەگەڵ برینداربوونی 37 چەکداری دیکە کە دەکرێت زنجیرە هێرشەکەی شەوی هەینی لەسەر شەمەی ئەم هەفتەیە دیارترینیان بێت کە 19 کەسی تێدا کوژرا.